ئایا ریتمی کوردی لە باڵندەی کە وەرگیراوە؟ لەگەڵم گوێ بگرە. ئێستا خێرایی تێمپۆکە خەو دەکەمەوە بە ڕێژەی لە 140 تا بە ڕوونتر پێکهاتەی ریتمەکە ببیستن. لەم ڤیدیۆیەدا شیکاری دەنگی کەو دەخەمە ڕوو کە چۆن وەک ریتم دێتە بەرگوێ. با لە ڤیدیۆی سپێکتۆگرامەکەمدا دەنگی کەو ببیستین بزانین کە چۆن ناوەڕۆکی فریکوێنسی، هێرتز و کیلۆ هێرتز و چڕی وزەی دەنگەکە بە تێپەڕبوونی کار دەگۆڕێت. سپێکتۆگرامەکە دەنگی کەوەکە وەک زنجیرەیەک لە پەلسی دەنگی دووبارە بۆ نیشان دەدات. ریتم لە خودی دەنگەوە دروست نابێت، بەڵکو ئەو مەودایەیە لە نێوان دوو دەنگەوە سەرچاوە دەگرێت. ناوە زانستێکی کەو ئەلێکتۆریس چوکار مێژووی دروستبوونی ئەم باڵندەیە دەگەڕێتەوە بۆ زنجیرە شاخەکانی زاگرۆس. باڵندەیەکی زەمیننشینە و ئەگەر بێت و لە ڕوانگەی ئەنترۆپۆلۆجی و جیۆپۆلۆتیک سەیری بکەین دەبینین کە بەهۆی بازرگانی و کۆچی مرۆڤەکان ئەم باڵندەیە بە جیهان ناسێنراوە. و ئەم باڵندەیە بەهۆی جیاوازی کەشوهەوا و سنوورە شاخاویەکان دەبینین کە چەند جۆرێکی هەیە کە بریتین لە 14 بۆ 16 جۆر. با پارچێک موسیکی کوردی بە ئامێری تەمبور لەگەڵ ریتمی کەو بژەنین.